بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی زانستی میرات ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی پەیام و بە خزمەتتانەگەینەوە بۆ ئەوەی زیاتر هەموو لایەکمان لە بابەتی میرات و دابەشکردنی میرات و ئەو مافانەی کە شەریعەتی پیرۆزی ئیسلام لەسەرمانی داناوە لە کاتی مردنی کەسێکمانە یاخود بۆی داناوین لە کاتی مردنی کەسێکمانە لێ حاڵی بین. بەرنامەکەمان ڕاستەوخۆیە. ئێوەی بەڕێز و خۆشەویست لە هەر شوێنێک هەن ئەتوانن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەکە ئەبینرێت. ئێمەش پرسیارەکانتان ئاراستەی مامۆسای بەڕێز مامۆسا دلێر گەرمیانیەکەین کە پسپۆڕە لە بواری میرات. بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە جارێکی تریش بە خێراتنی مامۆسای بەڕێزەکەم یاخوا بەخێر بێ مامۆسای ئازیز. خۆی تەعالا پاداشت باتەوە. مامۆسای بەڕێز دیارە ئێمە لە بەرنامەی ڕابردوودا بێجگە لە وەڵامی ئەو بەڕێزانەی کە پرسیاریان کردبوو دەربارەی میرات دوو بابەتی گرنگمان باس کرد. بابەتی یەک لەسەر چوار بوو کە وتمان یەک لەسەر چوار جەنابەت فەرمووت یەک لەسەر چوار دوو کەس ئەیبا لە میراتدا. هەندێک جار کاتێک پیا و وەفات ئەکات خێزانەکەی لە دوای خۆی بەجێ ئەمێنێ و منداڵیان نابێ خێزانەکەی یەک لەسەر چوارە بێت، یاخود ئافرەتێک بمرێت مرد لە دوای خۆی بەجێ بمێنێ و منداڵی هەبێ ئەو کاتە منداڵی نەبێ پیاوەکە یەک لەسەر چوارە بێت. و باسی یەک لەسەر هەشتمان کرد کە تەنها ژنێک یان ژنی مردوویەک کە ئینسانێک ئەمرێ خێزانێکیان خێزانێک زیاتر بەجێ لە دوای خۆی ئەوانە هەشتیەکە بن. لە بەرنامەی ئەمڕۆژدا بە ئیزنی خوای پەروەردگار پێم باشە هەر لەسەر ئەو نەمەتەی بەرنامەی ڕابردوو ئەوەی کە ماوە بیکەین، بەڵام پێش ئەوەی بچینە ناو بابەتەکانەوە پرسیارێکە لای برایان و خوشکان زۆر جار ئەوروژێندرێ و زۆر جار خۆشمان ئەیبینین لە ڕۆژانەدا مشکی لێو دێتە لامان و ئەیبیستین. ئەویش ئەوەی لە وڵاتی ئێمەدا هەندێک جار پیاوان بەهۆی ئەوەی خێزانی دووەم ئێنن یان بەهۆی خێزانی سێم ئێنن، ئەم هێنانی خێزانی دووەم و سێمە وا لەو پیاوە ئەکا جا هۆکارەکەی خەتای خۆی بێت یان خەتای خێزانەکەی بێت وای لێکا زوڵمێک لە منداڵی ژنی یەکەمی ئەکات یان زوڵم لە ژنی یەکەمی ئەکات. جاری وای خێزانیشی مردووە بەڵام زوڵم لە مناڵەکان یەکات لە نەفەقەدا لە مەساریفی ڕۆژانەدا، تەنانەت جاری وایە لە میرات و تەوزیعکردنی میراتیشا زوڵمیان لێکن. جا پێم خۆشە بەوە بچینە ناو بەرنامەکەوە ئامۆژگاری جەنابەت بۆ ئەو جۆرە کەسانە چییە خوای پەروەردگار پاداشت بات. خوا لە ڕازی و مۆساییان. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. داواکارم لە خوا بۆ خاتری اسمی عەظەمی خۆی خوای گەورە ئیخلاس و سەواب هەموو لایەکمان ببەخشێت. خوای پەروەردگار بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی بە ڕەحمی خۆی بە عالیمی خۆی تەوفیق بە هەموو لایەکمان ببەخشێت. مامۆسای بەڕێز، من بە جەنابەت و بینەران و بیسەرانیش ئەڵێم داواکەم هیچ خوشکێک هیچ ئافرەتێک وا لەگەڵ مێردیە نەجوڵێتۆ ستەم لە مناڵی ژنێکی کەی بکات، چونکە ئەبێتە دوژمنی مناڵی خۆی دوژمنی ئەو مێردەیش. بۆ دوژمنی مناڵی خۆیەتی؟ چونکە پارەی حرام دەرد خواردی مناڵی خۆی بکە حیب چیم برا هی برای خۆشیان، چونکە وێ بزانێ خوا ئەو مناڵانەی بە برای گێڕاوە. ئەم ئافرەتەگەر لە خوا بترسێ، دایکێکی باش بێ، ئافرەتێکی بەوەفا بێ بۆ مێردەکەی، ئەبێ ئەوەنەی ئامۆژگاری ئەو پیاوە بکات لە خوا بترسە، عەدالەتت هەبێت. لەبەر ئەوە خوای پەروەردگار لێمان تێک نەدات ئەوانش مناڵن چۆن ئەمانە مناڵتن، بە تایبەتی ئەگەر کەسانێک دایکیان وەفاتی کردبێ احتیمالە وەکو پێویستە و پیاوە مڕاعاتی دڵی ئەو ژنە بکات کە کەسێکیش لە خوا بترسێ لەسەر ئەساسی هیچ کەس خوا لە خۆی ناڕەنجێنێت. بۆیە ئەوە بەڕاستی زوڵمێکی گەورەیە، چونکە زوڵم لە نزیک دووجار و سێجار وەکو لە فەرمودە هاتووە دزی لە دەراوسێ دەجار دزیە لە غێرە دەراوسێ. ئەگەر کەسێک دەراوسێ نەوێت لە ماڵەکەی خۆتا بێت کوڕی ئەو ماڵە بێت. و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر خۆشی لە ناومان نەماوە فەرمودەکانی، چونکە دینێکە تاوەکو قیامەت بەرنامەی کەنایە پێغەمبەری کەنایە خوای گەورە سونەتەکانی ئەپارێزێ تاوەکو قیامەت ئەوانەی وا ئەکەن
زوڵم لە ئەولادی خۆیانەکەن جەورە بەشایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وانە زوڵم و جەورەکان کە ئەگەر بێت و جیاوازی لە بینی مناڵەکانیان بکەن جا بەڕاستی من ئەوە ئەڵێم هەموو پیاوە ئافرەت ئەگەر دڵسۆزی مێردی خۆی بێ نایەڵێ زاڵم بێت بەشایەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم و پێغەمبەری شایەتی بۆ کەسانە نادا کە فەرق لە بینی ئەولادیان بکەن ئەی ئامۆژگاریت مەوسەوە ئامۆژگاریت بۆ خێزانەکەی بوو کە نێڵێ ئەی ئامۆژگاریت بۆ کابرا خۆی کابرا کە کەوام دوتم ئەمە ئەبێتە مای ئەوەی کە زوڵم بکات ئەمەشگارتە لە خوا بترسی خۆی لەو زوڵمە بپارێزێ کە لە کۆتاییە خۆی ئەگرێتە دوور نیە تووشی سوئی خاتیمەی بکە سێ باوک بێ لە پاش مردنیشی خەمی ئەولادی بخوات بزانێ ئەمە پشتی یەکن برای یەکن ئێمە گەر خوای گەورە ئیماندارانی شوماندەتە براوە ئەگەر کەسێ برای باوکی بێ یا برای دایکی بێ یا برای دایک و باوکی بێ لە پێشترە ئەوانە ئەوە بن کە شەرع باسییانەکات دەستخۆش ئەوە زوڵم و ئەبێ خۆی لێ بپارێزێت وا نەیزانی ئەو پیاوە ئافرەتە دۆستێت و ئافرەتە دوژمنی پیاوێک ئەگەر فێری زوڵمی بکات دەستخۆش بێمە خۆشەویست بچینەوە سەر ڕێڕۆی بەرنمەکەی خۆمان کە لە بەرنمەکانی ڕابردوودا باسی ئەو تاخمانەمان کرد لە بەرنامەی ئەمڕۆدا چینە سەر باسی دوو لەسەر سێ ثلوثین یان ثلوثان ئەم دوو لەسەر سێ کێ ئەیبات و خۆی پەروەردگار لە قورئاندا چۆن باسی کردووە ئەگەر چەند نمونەیەکی جەنابەت حەلیکەی بۆی ئەو بەڕێزانێکی گوێویستی بەرنامەکەمانە بن هەموو لایەکمان بە خۆی شمۆلێ حاڵی بین ئینشاءالله ماشەڵڵا خۆت حاڵیت و خۆ تەواضعی خۆتە منە مجارتم خۆ پاداشت داتۆ بەرنامەکە بە جەناب تۆ جوانە ئینسان هەرچی بۆ عیلم بکە پێم وایە ئینشاءالله زەرەری نەکردو بۆ دین و دنیاشی وەکو جەنابەت ئیشارەتت پێکرد مامۆستا ئێمە باسی یەک لەسەر دوومان کردوتمان پیاو ئەگەر خێزانی بمرێ و مناڵی نەبێ ئەو پیاوە یەک لەسەر دوی ماڵە بە ئەگەر مناڵی هەبوو یەک لەسەر چوارە بە باسی ئەومان کرد یەک لەسەر چوار پیاو ئەگەر ژنەکەی بمرێ و ئەولادی هەبێ ژنەکە پیاوەکە یەک لەسەر چوارە بە ئەی ئەگەر بێت و ئەولادی نەبوو ژنەکە ئەولادی نەبوو پیاوەکە یەک لەسەر دووە بە ئەی یەک لەسەر هەشت پیاوێک بمرێ مناڵی هیچ نەبوو ژنەکە یەک لەسەر چوارە بات مناڵی هەبوو ژنەکە یەک لەسەر هەشتە باخ دەستت خۆش بێەوە کورتت کردو خۆ پاداشت داتوە دێنە سەر ئەثلوثان دوو لەسەر سێی ماڵ واتە لە 9 شەشی لە 3 دووی لە 12 هەشتی ماڵەکە ئەبکەی بە 3 بەشۆ 2 بەشی ثلثان يا ثلثين ثلثان لحالة الرفع وثلثان حالة نصب وجر خوالة رازي بيا ربي كو كل نظم كان مجاري وكو بيشكي شارت من بيا كردك فرمي والثلثان للبنات جمعا ما زاد عن واحدة فالسمع وهو كذاك لبنات الابن فافهم مقالي فهم صافي الذهن وهو للأختين فما يزيد قضى به الأحرار والعبيد هذا إذا كن لأم وأبي أو لأب فاعمل بهذا تصيبي ثلثان ما مصايب الرز يعني كوات هر أفرتي بات ببي بشي چوار بش ئەسەگە ئەو برایانە ئامادە بێ ئینشاڵڵا چکەمە لەگەڵ حەلکردنی نمونونەکانی ئینشاڵڵا زۆر بۆمان ئاسانەکە خۆ پاداشیان داتەوە خستیانە سەر شاشە ئەو چوار بەشەیەک کچی مردوو پاشان کوڕەزایە کە کچ بێت خوشکی دایک و باوکی پاشان خوشکی باوکی ئەمانە بەچی مەرجێک یەکەم کچی مردوو کەی شایستەیە کەی حەقیەتی دوو لەسەر سێی ماڵ بەرێ بە دوو مەرج مەرجی یەکەم ئەیوجد اثنتان فأكثر دوو ئەو مردووی مردووە پیاوە یا ئافرەت دوو کچی هەیە یا زیاتر دوو کچی هەیە یا زیاتر لەگەڵ ئەوە ئەلا یوجد مع ئەخوها الذي يعصبها برای لەگەڵا نییە خۆ پاداشی و برا بەڕێزانم دەتوە هەر بەردام لەسەر شاشەکە بێ لەبەرەوە ئەڕۆم لەسەر ئەم تا تەواو بێ ئێستا بۆ نمونەیەک ئەم ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە زەوج دوو کچیەیە بنتین مامی لە ژیانە ئەمە مەسەلەیەکە ئێمە علمی میراث دووبارە بوونەوەیە ئەمە بۆ ئەم پیاوە یەک لەسەر چواری برد لەبەر ئەوەی ژنی ئەم پیاوە مردووە مناڵی هەیە مناڵەکان چێ دوو کچەکەیە و لەسەر شاشەکەی دوو کچی هەیە کەوا بوو پیاوەکە یەک لەسەر چواری برد ئەی دوو کچ هەر برایان لەگەڵا نەبوو دوان زیاتر بوون یەک نا دوان زیاتر بوون دوو لەسەر سێی ماڵە بن مامەکەش عەسەبەیە کەوا بوو ئەم نمونەمان لە 12 حەل کرد یەک لەسەر چواری 12 سێیە دوو لەسەر سێی 12 چەنە 12 چەند چواریە سێ چواری دوانی هەشت دەکات 3 و 8 11 باقیەکە یەک ماوە بۆ مامی بوو پاشان نمونەی دووهەم ئەگەر هەر یارمەتی مام دەن ئینشاڵڵا
کچی کوڕەزایە عنیم کوڕەزایەک پیاوێکە کوڕەکەی وەفاتی کردووە کێ لە ژیانە مناڵی کوڕەکەی وەفاتی کردووە کەوا بوو ئەمیش شایستەیە دوو لەسەر سێی ماڵ بەرێ بە سێ مەرج بە سێ مەرج ئەگەر بیخەنە سەر شاشەکە خوا خێرتان بنووسێت مەرجی یەکەم ئەبێ ئەمانیش دوان بن دوو برایان لەگەڵان نەبێ برایی خۆی سێ يوجد اثنتان فك لا يوجد معها ابن أو بن أو مردوي كمردوة كرو كشي نبيت كرو كشي نبيت أي شيء هي كرزاي هي أم كرزات شيء تنها مية كشن لا يكشيش زيادة كابو أما شيء أو بيعوق مردوة خزاني لجيانا يا خزاني لجيانا أولادي هي شيء بنتي الابن كرزاكي دو كشي هي بس كابو أمش حسابي كوري خوي بوكريه يجلس سرهج بجني مردوكيه دول سرسيه بوكيه بو أم كرزا كوكو جناب سيجوان كد همويش ينهر أنثان هموي ينهر من عفرتن براي بدايكو باوكي بو بعصبة أما الله ما نكرده بستشوار دواتر أما باس يكين بو بيناري بريز بيسار بزارم بو بستشوار مانداني هو برنامجي تايبته أصلي مسألة شو عندنا كوابو يما أغلين بستشوار كان هشتي تايا هشت سێ لەو 24 ماڵەکەم کرد بە چەند بەشۆ کرد بە 24 سەهم 24 بەش مڵکی ئەو پیاوە کووەکەمەوە قەرزی لێ ئەدەمەوە وەسیەتی جێبەجێەکەم بە مەرجێ وەسیەت بۆ وارث نەبێ وەسیەتەکە یەک لەسەر سێ زیاتر نەبێ بۆ حرامش نەبێ وەسیەتەکە پاشان دێم ئەڵێم ئەم ماڵە چۆن تەوزیعکردنی 24 بەش ژنی ئەم مردووە ئەولادی هەیە کە ئەولادی بوو چەندی بدەینێ یەک لەسەر 8 سێی لە 24 برد دوو لەسەر سێکەی بۆ کوڕەزاکانە کوڕەزا بڵام چێ کچن شانزەیان برد باقیەکەی ماوە بۆ براکەی بوو ئەمە دوو سنف لە چوارەکە مامۆسای خۆشەویستە کەوا بوو کچ ئەگەر خۆی نەبوو ئەڕۆن بۆچی کوڕەزا کە کچ بێت خوا لێ ڕا اینجا خوشکی دایک و باوکی یەکەم جار دوو مەرجمان هەبوو بۆ کچ دووەم جار سێ مەرجمان هەبوو بۆ کچی کوڕەزا بۆ خوشکی دایک و باوکی چوار مەرجمان هەیە خوشکی دایک و باوکی کێ ئەمرێ کەوا بوو کێ وەفاتی کردووە برایەک وەفاتی کردووە یا خوشکی وەفاتی کردووە خوشکیان لە ژیانە یەکەم ئەبێ دوو خوشک بن یا زیاتر دووەم ئەبێ ئەم دوو خوشکە برایان لەگەڵا نەبێ برای خۆیان چکە برایان لەگەڵ بۆ بێتە عەسەبە سێهەم ئەبێ مردووەکە کوڕ و کچی نەبێت چوارەم ئەلا یەکون معها ئەخون شەقیق یعنی برای خۆی ئەوە بوو ئەو نمونەی سەرڕوونیە کاتوە ئەگەر خوالیان ڕازی بە برای ڕێزانە لەما ئەم بەرنامە عەزیەتیان دێ سەبریانە بێ لەگەڵمانە ئافرەتێک مردووە ماتەتی امرأة کێ لە ژیانە زەوج مێردەکەی ئەم ئافرەتە کە مردووە دوو خوشکی دایک و باوکیە ئوختەینی شەقیقەتەین عنیم خوشکی دایک و باوکی کوڕێکی مامیشی لە ژیانە باشە ئەی باشە ئەم پیاوە مامۆستا شاخەوان با هەر لەگەڵ توێ حیوارێ بکەین ئاسان بێ بۆ بینەری بەڕێز ئافرەتێک مردووە مناڵی هیچ نییە مێردەکەی نیوەی ماڵی برد قورس نییە چەند نمونە حالکەین ژن بمرێ مێردی نیوەی ماڵە بات لەم لاوە تەماشامان کرد کچ و کوڕی نییە ئەیکی هەیە خوشکی هەیە دوو خوشک یان زیاتر دوو لە سەرسێی مڵکی ئەم ئافرەتە ئەبن دایک و باوکی بێت بەڵێ دایک و باوکی بێ خوشکەکان بارك الله خوشکی دایک و باوکی پاشان ئامۆزایەکیشیانێ کوڕێکی مام کەوا بوو لێرە ئایا من پرسیارێکم ئەم نمونە یەک لەسەر دوو لەسەر سێ لە شەشە نیوەی شەش چەنە سێ ئەی باشە دوو لەسەر سێ شەش چەند دووی تایە دوو سێ دووی دوو لەم سێ چەنەکات دووی چوارەکات ئەی باشە مامۆستا ماڵەکەم کرد بە شەش بەشۆ سێ و چوار چەنە حەوت ئامۆزاکە هیچی بۆ نەماوە عەسەبەش بوو بەڵکوم نمونونەکەم لە شەش بەشۆ پارەکە لە پێشە کردمە شەش زەرف وانە وتم مامۆستا گیان ئەم پیاوە یەک لەسەر دووی ماڵی بردەوە 3000 بۆ تۆ تۆش 4000 بۆ بەش ناکە کەوا ئەو کاتە چی لێکەم ئەو شەشە ئەڵێ مامۆڵکی ئەم مردووە تەقسیمی حەوتکەن سێ لەم حەوتە بۆ مێردی ئەم ئافرەتە 4 لەم حەوتە بۆ دوو خوشکەکەی ئەمە لێرە هەم لێرە تەنبیهەکە دەین لەم بەرنامە
هیچ برایەک لە خۆی وە میرات بۆ کەس حەل نەکا بڵێ کاکی گیان و پیاوەڵێ کاکە بابەشەکەی خۆی بدەینێ ماڵەکە چەندێک وەڵام ماڵەکە 3 ملیۆنە 6 ملیۆنە دێکاکەەوە تۆ 3 ملیۆنی خۆت بۆ خوا ئاگادارت بیتر باقیەکەی بۆ دوو خوشکەکەی زوڵم لە دوو خوشکەکە کرد جوانە بەس مامۆسای بەڕێز پێت ئەبڕم گەردرم ئازاکە پرسیارێکم بۆ دروست بوو لێرەدا هەندێک جار جەناب ئاماژەت بۆ کرد پیاوان با لە خۆیان و تەوزیعی نەکەن هەندێک جار کابرا تەوزیعێکا لە ماڵەوە ئەڵی بۆ تەوزیعت کرد وەڵێ هەموو لای ڕازی بووە بە پێی شەرعیش نەبووە بەڵام مەڵێ مامۆستا هەموو لای ڕازی بوو کێشەمان نەبوو و گەردنی یەکتریمان ئازا کردو بەڵێ وەکو قورئان نییە و ئەوانە مەسەلەن ئەو فتوایە بەبێ علم خەتەرێکە لەوەیە بەڵێ بۆ چونکە تۆ ئەهلی نیت حتا ڕازی نین بڕۆنە لای مامۆسایەک لە شەرع شارەزابێ بەرچاویان ڕوون کاتۆ تۆ چی تەکەوێ من ئەمڕۆ ئافرەت هاتۆ بۆلام وتێتی مامۆسا من مامەکانم گەردنیان ئازا کردوم بەڵام پورەکانم نا ئێستا پەشیمان بوونەتەوە بۆ کە کابرا وایزانتی شتێکی سادەی ئەکەوێت کە دوایی زانیەتی پارەیەکی باشی کەوتووە هەڵەوەڵا نەمزانی وایە با تەواو بەرچاوی ڕوون بێ بزانێ حەقی خۆی چییە مامۆسایە بە ئەهلی علم فتوایە خۆتەوە ئەوە نییە بڵێ کا کێشەیەکە سوڵحەکەم خوا خۆی میراتی تەوزیع کردووە تۆ کاکە هەر کەسی حیسەی خۆی بدەرێ ئەو کاتە کابراوتی وەڵاهی من گەردن تازا بێ کاکە من لێ خۆشم ئەو کاتە لە دوای بەرچاو ڕوونی گەردنی ئازاد ئەهلی علم حەلیەکا بۆیان ئەو کاتە کابرا کە شتەکەی بە تایبەتی کە دەستی شیەکەوێت جیاوازە لەوەی کە لە دوورە بۆی باسەکرێ جاکەوا بوو مامۆستا ئێستا ئێمە باسمان کورتمان خوشکی دایک و باوکا بوو خوشکیە بێ بمرێ یا بێ برایەک بمرێ یا خوشکێ بمرێ خوشکیان هەیە خوشکەکە کە دایک و باوکی بوو ئەم خوشکە بێ یەکێک نەبێ دوان بێ یا زیاتر ئەبێ برای لەگەڵانە بێ برای لەگەڵا بێ بێ بە عەسەبە ئەبێ مردووەکەش چی بێت باوک یا بابای نەبێت چونکە باوکە بوو براو خوشکیش نابن با پیرێ بوو بامەش خوا لێ ڕازی بێت اینجا کەوا بوو ئەبێ چی بوو کوڕ و کچیشی نەبێت باوک نەبێ کوڕ و کچی ئەو مردووە نەبێت اینجا دوای ئەوە یەک خوشک دوان یان زیاتر برایشی لەگەڵا نەبێ خوشکە ئەوە دوو لە سەرسێی ماڵ ئەبا ئاخیرەن لەم بابە خوشکی باوکیە خوشکی باوکیە گەری شەڵا یارمەتیمامدا ئەمیش 5 مەرجی هەیە بەوەی کە دوو لە سەرسێی ماڵ بەرێت ئەم 5 مەرجە چییە؟ یەکەم پەیوەندێکمان لەگەڵا فەرمووسەگیان پەیوەندەکان تاراخان بەڵێ فەرموو السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته مامۆستا زەحمەت پرسیارێکم هەبوو فەرموو ئەگەر پیاوێک ئەمری خۆی کردبێت و مناڵی نەبێت بەڵێ پیاوێک بمرێ خێزانەکەی ماوە و یەک خوشکی دایک و باوکی هەیە پیاوێک ئافو تارەخان بەڵێ پیاوێک بمرێ منداڵی نەبێت بەڵێ پیاوێک بمرێ و منداڵی نەبێ وەنیە بەڵێ بەڵێ چی هەیە چیتری هەیە کە منداڵی نییە چیتری هەیە خێزانەکەی مابێت و یەک خوشکی دایک و باوکی هەیە یەک خوشکی دایک و باوکی هەیە بەڵێ لەگەڵ کۆمەڵە خوشکی لەگەڵ کۆمەڵە خوشک و برای باوکی بزانم دایک و باوکی لە ژیانن یانە دایک و باوکی لە ژیانان نەخێر دایک و باوکیشی لە ژیانانی ئەو کۆمەڵە چەندن خوشی باوکی ئەوەی کەوتت کۆمەڵێک خوشکی باوکی هەیە بەڵێ چەندێکن 3 برا لەگەڵ دوو خوشکە خوشک و برای باوک و باوکی خوشک و برای باوکین بەڵێ لەگەڵ یەک خوشکی دایک و باوکیشی هەیە بەڵێ اینجا پرسیارەکەم ئەوەیە ئەم خوشکی باوکانە خوشک و برا باوکانە هیچیان ئەکەوێت قەینە چەند خوشک و 3 خوشکن وایە وتی 3 بران باوکی دوو خوشک و 3 برا دوو خوشک و 3 برای باوکیان هەیە دەست خۆش بەڵێ جا پرسیارەکەی تۆ ئەوەیە کە ئایا ئەم خوشکی دایک باوکیە میراتە بن بەڵێ مەبەستم ئەوەیە ئەم خوشک و برا باوکانە میرات ئەبن هەمووی بۆ خێزانەکەی و بۆ خوشکە دایک و باوکەکەی ئەبێت بەسەر چاو وەڵام دەدەینەوە زۆر سپاس دەستان خۆش خوشکی عزیزی ئەمیت خوشکە پەری بەڵێ فەرموو بەڵێ فەرموو الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. خۆی گەورە پاداشتان باتە مامۆستاگیان. خوشکی بەڕێزیە من خوا پاداشتی ئێوەش باتەوە. ئامین. مامۆستاگیان پرسیارێکمان. بەڵێ فەرموو. ماڵی باپیرم باوکی دایکم. بڵین باپیرم و ننکم ئەمری خۆیان کردووە دووسیان.
بەڵێ ماڵی باپیرت باوکی دایکت بەڵێ خاڵەکانم هاتن بەشیان کرد 4 خوشکیان هەیە لەگەڵ 3 برا هێنان براکان ناوخوانە بەشیان کرد تەنها 1 خوشک بەشیانە ئەویش 15 وەرەقەیانیایە ئیتر ئەم خوشکانی تریان بێ بەش کرد خوشکێکیانم ئەمری خوای کردووە کچی و 3 کچ و 4 کوڕی لە بۆچی بێ بەشیان کرد یانوت ئێمە بەشی ئەوانە هەر ناین بۆچی بێ بەشیان کرد پەریخان نیان بۆ بێ بەشمان کردووە وەڵی بەشیان کرد ئەوان خۆیان ئێستا ئەم باپیرەی کە باست کرد باوکی دایکتە باوکی دایکمە باپیرت مردووە بەڵێ باپیرمونن کە هەردووکیان ئەمری خۆیان هەردووکیان ئەمری خۆیان کوڕ کردو و کچەنێکی کوڕ و کچەنێکی هەبوو وەڵی زۆری هەبوو من نازانم ئەوەی بڕەکەی چەنێ بەڵام زۆری هەبوو لەخوا بەزیا بێ ئاخرە بێ میرات بزانی چەندێکە وەڵی میراتەکە نازان چەنەوە بەڵامی تر میراتەکە نابێ بزانی چەند کوڕ و کچی هەبووە ئەرە وڵات 4 کچی هەیە بڵێن کچێکیان ئەمری خوای کردووە چەند کوڕی بوو 3 کوڕی بوو 3 کوڕی بوو ئەم کچێکە ئەمری خوای کردووە پێش باپیر و نەنکرد ئەمری خوای کردووەیان دوایەوان پێش باپیم ئەمری خوای کردووە بەس ننکم دوایە ئەمری خوای کرد ئەمان ئەم ئافرەتەیان بێبەش کردووە کە مردووەیان ئافرەتەکان تر 1 ئافرەتیان بەش 1 ئافرەتەیش 15 وەرەقانی یاوەتێ لەبەری کوڕەکەی ئەچوو بۆ دەرەوەی وڵات ئەویش 15 وەرەقانە ئەگینە ئەم خوشکانی تر هەمویان بێبەش کردووە بڵێن ئەم سیانەتیان بێبەش کردووە ئەم خوشکە مامۆساگیان خوشکە پەری پرسیارەکەی ئەوەی چکە ناتوانێت بە دقیقمان داتێ برا خوشکی بێ بەڵێ بەڵێ ئینشاءالله وەڵامی دێن برا خوشکی بێ ئینشاءالله وەڵام دێنە خوشکە پەری سوپاس بۆ دایک و باوکین یانە هەر ئەوە دەست خۆش بخوا بەدەستان بەدە دەست خۆش بخوا خوالت ڕازی بێ خوا خوشکی دایک و باوکین باسی مامۆساگیان کاکێ من بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما وصلاشم. خوالت رازي بيه. سلام يا أخوي. والله ما وصل زحمة بتشارك أنا أقول لك قضية ميلادي. لسر ميلاتي بالله فرمو. أقرب شيء سجني هبيه. سجني هبيه. لم سجن دانيش أن طلاق بابي بالله مناولش ليه هي. مناولك إنت. بالله. يا حالتي. أويك طلاقي داوا كان طلاق داوا أو يكشي هيا. يكشي شيء لطلاق دراوكا. شو كده بالله ما أنت طلاق داوا بالله كشي لأخوي هي. لا أفرتك كي جابوا ولا يكشي هيا. بالله لو كشي هي. بالله. إن ذاك لم دوجنيتر من أبوي هي بالله مكابرة مردوها أو ميلاتي كامنة أو كلمعاش الشهيدان وتقاوتين. يجان أكله أو شيء كبرين كما هو لا جني طلع دراوة كامل بس موياه. بلى بلى. بس يا كريم. إن شاء الله ولا متدينوا. واضح ما مصاجان. واضحة جناب فرمود بياك سيخ يزاني بوا. بلى. خيزاني كي طلاق دعوة أم خيزاني كطلاق دعوة كشيكي هي. بلى بلى. واني آية أم كشا اللي معاشي تقاوتي وشيدان أبات. بلى بلى. إن شاء الله ولا متدينوا كاكي من بسر تشاو. بس بلى. إن شاء الله ولا متدينوا. بس بلى. كم عن القلايا؟ بلا فرمو. كاك هيدفان بلا فرمو. كاك هيدفان. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. برسيارة كما وهي بالنسبة زوي زراعي لورثة بالنسبة لعفرته بياو حكمي هي آية قانونية يعني شرعية أجر قانوني سبب دو قانونية أجر شرعي بلو شرعية إن شاء الله والله امتدينا وبسر تشاو ساوت خوش ببزيرة مثلا من كقرآني خندو ما أوام كدوا تماشام كدية يعني ناوي ورثة كديتوا ناوي سيارة وملك وأواني نايني بس كورثة دلي بعام ناوي باراش نايني لبروي كحزة كم برسيارة كيلو مثلا برسيارة كي جناب فرعي دومي برسيارة كدلي قرآن أخوانم هر ناوي تريكا يعني ناوي سيارة وأرزنا يعني بله بس ترشاو والله امتدينوا لا خوش بي زبيكش سند طبيعي عقدنيها إزالشنيها إن شاء الله والله امتدينوا دوس فاسدة تماما خوافز بي خوافز بي پەیوەندی ترمان لەگەڵانێ دیارە
فەرموو مەسای بەڕێز عفوان. گەشتینە سەر بسم الله الرحمن الرحیم وتمان ئەوەی کە دوو لە سەرسیەیە بەشی چوار گەشتینە خوشکی باوکی خوشکی باوکی یەکەم کچی مردوو دوان بن یا زیاتر برایان نەبێ دووەم کوڕەزاکش بێ سێهەم خوشکی دایک و باوکی مردوو دوان بن یا زیاتر بۆ مەرجانە وتمان خوشکی باوکی 5 مەرجی هەیە مەرجی یەکەم ئەبێ دوو خوشک بن یان زیاتر مەرجی دووەم ئەبێ باوکی ئەو مردووە لە ژیانە نەبوو باوک لە ژیانە بوو برا و خوشک هیچیان میراث گرنین حەجبی کامل ئەبن باوکی مردوو لە ژیانە بوو ئەو کاتە برا و خوشکی مردوو میراث گرنین سێهەم ئەبێ مردووەکە ئەولادی خۆی نەبێت اینجا برا و خوشکەکەی دوو لە سەرسیەکە بن چوارەم ئەم ئافرەتە کاڵێن خوشکی باوکیە برای خۆی نەبێت چکە برا هەبێت ئەبێ بەچی ئەبێ بە عەسەبە للذەکەری مثل حەظ الأنثەیین پاشان ئەبێ چیش بێت ئەبێ یەک زیاتر بێ دوو زیاتر بێ ئەنجا دێنە سەرەوەی مردووەکە کوڕی خۆی نەبێ ئین برای دایک و باوکی نەبێت خوشکی دایک و باوکیشی نەبێت یەک نمونە حەلەکەین لەبەر ڕوونکردنەوەی شەڵاگە بۆ لەسەر شاشەکە لەوەشیەوە هەواسکەن قورسە تەماشاکەنەوە 5 مەرجەکەیە 5 مەرجەکە بۆ زیاد دووبارە بوونەوە ئەم مردووە ئەم خوشکی باوکیە بێ دوو زیاتر بێ یەکەم دووەم ئەلا یەکون مع ئابە باوکی مردووەکە لە ژیانە نەبێت سێهەم کوڕ و کچی نەبێ مردووەکە چوارم ئەو مردووە برای دایک و باوکی یا خوشکی دایک و باوکی نەبێ پێنجەم ئەم خوشکی باوکیە برای خۆی لەگەڵا نەبێ چکە برای خۆی لەگەڵا بێ ئەبێتە عەسەبە نمونەیەک هێنینەوە ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە جا بۆ ئەم مێردە نیوەی برد من ئەمە بە قەسد دووبارە یەکەمەوە تەماشاکەم وەڵا ئەم نمونە چییە ئەم ژنەی مردووە ئەولادی نەکوڕ نەکچ ئیدەن هەر نمونەیەک 1000 نمونە حالکەین ژن کە مرد مناڵی نەبوو مێردەکەی نیوەی ماڵی ئەو ژنە هەبات دوو دایک بۆ دایکێک لەسەر شەشی برد دواتر حاڵەتی دایکە خوێنین دایک هەر کاتێ مردووەکە مناڵی هەبوو کوڕیا کچ دایکێک لەسەر شەشەبا دوو برا یان دوو خوشک یا برا و خوشکێ زیاتری هەبوو هەر مردیەک دایکێک لەسەر سێ بێ بە یەک لەسەر شەشی ماڵ کاو دایک لێرە بۆ یەک لەسەر شەشی برد لەبەرەوەی مردووەکە دوو خوشکی باوکی هەیە ئامۆزاکەشیان عەسەبەیە یعنی ئەگەر ماڵەکە لێی ماوە بۆ ئەوە کاو ئەم نمونە لە 6 حەلمان کرد یانی چی ژنی مێردی ئەم ژنە سێی برد لەبەر نیوی ماڵە بات دایکی یەک لەسەر شەشی برد ئەمە بوو بە چوار ئێ باشە دوو لەسەر سێی شەش چەنە یعنی چەند دوویتیایە دوو دانەی چوارەکات ئەم نمونەیشم بوو بەچی لە شەشۆ پارەکەم لە پێشە کرد بە چەند کرد بە 6 زەرفۆ خەڵکی نەبێن ماڵەکەتان لە 6 ملیۆن حەلەکەم هاتم تەماشاکەم یەکیان سێ و یەکیان چوارەمە حەوت دانەیەکیشان یەکەمە هەشت کاو ناچارم بڵێم مڵکی مردووەکە تەقسیمی هەشت یەکەم بە هەشت بەشەکانی هەشت سەهمۆ لە بەشی ئەمان کەمە بووە ئەسڵی مەسەلەکەم زیادی کرد ئەمە ئەو چوار حاڵەتە بوو مامۆستای بەڕێز دەست خۆش بیاخۆ بەس ئەم حاڵەتانەی کە باسی کرد حاڵەتی ثولوثان بەم شێوازەی کە جەنابەت فەرموود لە قورئانە خوای پەروەردگار باسی کردووە ئێمە لە حاڵەتی هینمان هەیە کاتێ باس لە ئەمەینیکەن لەبەر ئێستا نایەتە سەر زمان لەبەر کاتی بەرنامەکە دواترینەکە ئینشاءالله ئینشاءالله بەس تەفاسیل هەمووی لە قورئانە هەیە ئێمە تەفاسیلی مەوارید وەکو باسم کرد لە مەرجانە ئاەتەکە بخوێنین مەرجەکان بەچی هاتووە مەرجەکان کاتی قورئانی سەگەڵ ئاەتەکەمی دەبخوێنین وەلەکم النصف ما ترك أزواجكم تەماشاکەن إن لم يكن لهن ولد ئەمە لێرە لە نوسفەکەەوە دەستم پێ کرد ئەگەر مناڵ نەبوو وانە فإن كان لهن ولد فلكم الربع مما تركنا من بعد وصية يوصين بها تا آياتەکان خوێنیتە سەر ئەوە تەفاسیلەکانی هاتووە بەڵام بەچی شێوەیەک إلا ئەبێنە هەمووی کۆکەی تۆ ئەنجابێتە سەر مەرجەکان تەفاسیلە لە قورئاندا هاتووە بەڵێ ئێمە تەفاسیلی میراث جەد نەبێت باپیر نەبێ زۆربەی بۆیە لە کەمترین خلافی لەسەرە لەبەرەوەی لە قورئان خوازاوەتە مامۆستای گیان بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە پێم باشە دوایەوە بچینە سەر بابەتی ثولث ئەگەر جەنابەت بابەتی ثولوثمان بە کورتی بۆ ڕوونکەیتەوە بە کورتی یەک لەسەر سێی ماڵ ئێمە کاتێ ڕۆینە سەر هەر وەکو بۆ ئاسانکاری بۆ طالبی علم کاتێ فەرمی الثلث فرض أم حيث لا ولد یەکەم کڕەت دایک کە کاتێ مناڵ نەبوو ولا من الأخوة جمع ذو عدد
چەند برا و خوشکێکیش نەبێت كاثنين أو ثنتين أو ثلاث حكم الذكور فيه كالإناث كوابو دو برا دو خشك دو برا وخشك ليرا المهم برا لا يك زياتر بو دايك ك يجلس سرسية أي كابا يجلس شش بلان كوابو نا أولاد أبو نا كرنا كتشبه نا جمع لبرا بمطلقي برا دايك وباوكي بيان باوكي بيان بيان كوابو آليرة ولا ابن معها أو بنته ففرضها الثلث كما بينته يعني شن تاقم ثلثابات أميك يا ما علين ياك لسرسة سيتاقم يبات يكي كان شيء بيش مش الدايك كات الدايك يبات مردوك أولادي نبيت رونا ما وصيان دو براو خشك يك داننا يك براي هبي يا يك خشكي هبي دايك كار يك لسرسية زيادة كده بيبقى يك لسرشش جون باشان كما هي أما وهو للاثنين أو ثنتين من ولد الأم بغير مين ولد الأم يعني شي خشكي باوكي براي باوكي بمرجع دوبن يا زياتر للاثنين أو ثنتين من ولد الأم بغير مين وهكذا إن كثروا أو زادوا فما لهم سواه زادوا جوان كوابو براي دايكي خشكي دايكي يك بن يجلس الشاشي مالبن أي أجر زياتر بو دوبو يا زياتر يجلس السي مالبن وتستوي الإناث والذكور في كما قد أوضحه المسطور أما شما مصايان باروني كينو قال يارمتي ما بدن لسر شاشكا أو بلا برزانة نمونا كانش حلقين دواي أجر كاتب وشين أوانيك يجلس السي مالبن دايك برا يا خشكي دايكي باپیر جد باوەگەورە لە هەندی حاڵەتە دواتر و حاڵەتەکان لە حاڵەتی جەدەی خوێنین بۆ هەر کاتێکە باوک لەگەڵ دوو برایە کۆ بێت و یەک لەسەر سێ ماڵە بە تیشکش بقێ دەسەر ثلوثی باقی هەر لەمەیە ثلوثی باقی کە ئەمەمان تاوەک لە بەڕێی کێن بە ڕاستەخۆ ئەم دوو حەقە ئەدەین ئێمە ثلوثی باقی بریتیە لەوەی دایک بۆیە نەمکردە ثلث لەبەرەوە قورئانیش باسی ناکات وانییە کەوا بوو ثلثی باقی یەک لە سەرسەی باقی ماڵە هەر کاتێ ژن و مێرد یەکێکیان لەگەڵ دایک و باوکی مردووە کۆ بن دوو نمونەیە عومەریان پێوتێ دوو نمونە بەس سێهەمان نییە نابێ غەیر ئەو دوو نمونەش ئەوە نییە یانی چی پیاوێک مردووە ژنەکەی لە ژیانە دایک و باوکی خۆشی لە ژیانە ژنەکە حەقی خۆی ئەبا لەم نمونە یەک لەسەر چوار دوای یەک لەسەر چواری باقی ئەو ماڵە یەک لەسەر سێ بۆ دایکە ئەمە ثلثی باقیە زۆر ئاسانە ئەمە پیاوەکە مر ئەی ژنێک مردووە پیاوەکەی لە ژیانە پیاو کاتە یەک لەسەر لەبەرەوە مناڵی نییە چکاوتم ئەبێت تەنها اجتماع أحد الزوجين مع الوالدين ئەم ژنە مردووە پیاوەکەی لە ژیانە دایک و باوکیشی ئێمە حەقی ئەم پیاوە ئەدەین ماڵی خۆی ئەبا لە باقی ئەو ماڵەی کە ماوە پێوتێ دایک ثلثی باقیە بات دوای لە کاتی نمونەکانە ئەزانی ئەگەر نەیبا چی ڕوو ئەدا جا ئێستا گەر بۆ مام خەن سەر شاشە بزان هەر لە دایک و ئێمە دەست پێەکەین تأخذ الثلث بثلاثة شروط مەرجی ئەوە چیە دایکێک لەسەر سێ ماڵ بە دایکی مردوومان مەبەستە کوڕ مردووە یاکش دایکی لە ژیانە یەکەم ئەم مردووە کوڕ و کچی نییە کوڕ و کچ هەبوو دایکێک لەسەر شەشە نەیبوو مەرجی یەکەم یەک لەسەر سێ کە کوڕ و کچی نییە مەرجی دووەممان ئەم مردووە زیاد لە یەک برا و خوشکی هەبێت ئەگەر یەک خوشکە بوو دایک هەر یەک لەسەر سێ ئەگەر دوانی بوو دایک لە یەک لەسەر سێەکە ئەبێ بە یەک لەسەر شەش کابوو مەرجی یەکەمان ئەوەتانێ ئەولادی نەبێت مەرجی دووەممان ئەوەتانێ زیاد لە برا و خوشکێکی نەبێت ڕوونە مامۆستاگیان اینجا ئەوە نمونانە کە ئێمە ئیشارەتی پێەکەین ئەگەر ئەو برا بەڕێزانە بۆ مام بخەنە سەر شاشە ئەمە باسی دایکمان کرد باسی دایک بەمەرجێ دواتر باسی عومەریەکەشەکەی ئەو دوو نمونەی کە هەمانە ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە دایکی لە ژیانە مامی لە ژیانە باشە ئەم ئافرەتە مناڵی هەیەیەتی مناڵی نییە ئێمە باسێک لەسەر هەر وتمان مناڵی هەیتە دایکێک لەسەر سێ نێماڵ نابە دایک ئەبێ بە یەک لەسەر شەش کە مناڵی نەبوو مێردەکەیەک لەسەر دوی ماڵی بەر دایکەکە یەک لەسەر سێ ئەبا بۆ لەبەرەوەی لەم نمونەی کە لە بەرچاو بینەری بەڕێزە دا ئەم کەسەی مردووە ئەولادی نییە کوڕ و کچی نییە براشی نییە زیاد لە یەکێ دایک یەک لەسەر سێ ئەبا دایکی مردوو مامەکەش هەرچی بمێنێتەوە باڵەکەمان کرد بە شەش بەشۆ نیوەی ئەم ماڵە سێ دامانە مێردەکە
یەک لەسەر سێی ئەم ماڵە لە 6 دووەکات یەکێکی ماوە بۆ مامەک ئەنجا لە جایەوەی بڵێن ئێمە ئافرەت تێبردم جا پیاوێک مردووە ژنەکەی لە ژیانە دایکی لە ژیانە یەک برای هەیە یەک برا دوو برا بێ دایکەکە یەک لەسەر سێ نابات بەڵام لەبەرەوەی یەک برای هەیە دایکێک لەسەر سێ بە ئەولادیشی نییە چکە دوو مەرج دایکێک لەسەر سێ بە یەکەم ئەولادی نەبێ و کەسەی مردووە دووەم زیاد لە برا خوشێکی نەبێت وەکو ئەم نمونە یەک برای هەیە کاوا بوو ئەم ئافرەتە بۆ یەک لەسەر چواری ماڵی برد لەبەرەوەی ئەم پیاوەی مردووە هیچ مناڵی نییە ئەی ئەم دایکەیەک لەسەر سێی برد باقی ماڵەکە بۆ براکەیە کە لە 12 چەند چواریتایە سێیتایە ئەی باشە یەک لەسەر سێ 12 چەند سێی چەند بەشە چەند سێیە چوار کابوو یەکی لەسەر سێەکەی چوارەکات ئەوەیشی کە ماوە 5 بۆ مامەکەیە ئەمە حاڵەتی دایک لێرەوە ئەڵێن بۆ بینەری بەڕێز دایکی مردوو لە دوو حاڵەتە یەک لەسەر سێ ئەبا بە دوو مەرجی یەکەم ئەم دایکە ئەم مردووی کە مردووە کوڕ و کچی نەبێ مەرجی دووهەم زیاد لە برایەکی هەبوو ئەو دایکێک لەسەر 6 ئەگەر یەک برای هەبوو یا یەک خوشک ئەنجا دێمە سەر برای دایکی ئەم نمونەی برای دایکیە بەڕاستی ئەمە تەسلیمی شەرعی چکە جاری وایە برای باوکی نایبا برای دایکی رەیبات برای باوکی نایبا برای دایکی رەیبا بۆ لەبەرەوەی برای دایکی یا خوشکی دایکی خوا فەرزی بۆ دیاری کردون لە قورئانە یەک لەسەر سێی ماڵ ئەبەن بە مەرجێ یەکەم ئەن یەکونوا اثنين فصاعدا دوو بن وانە فإن كانوا أكثر من ذلك فهم شركاء في الثلث ئەو کاتە ناگشتن للذەکەری مثل حظ الأنثيين بە یەکسانی تەوزیع ئەکرێ بووی برای دایکی بە مەرجی یەکەم لە یەک زیاتر بن مەرجی دووەم مردووەکە کوڕی نەبێ کچیشی نەبێ مردوو کوڕی هەبوو یا کچی هەبوو برای دایکی یا خوشکی دایکی هیچ نابە لە ماڵ حەجبی کاملە بێ مەرجی سێم عدم الأصل باوک و باپیر لەو نمونە نەبێ باوک هەبوو برای دایکی هیچ نابات کە ئەولا وایە هەموو برایەک نایبە دایک و باوکیش ئەو نمونەی کە ئەگەر بۆ مام خەنە سەر شاشە هەر ئەو نمونەکە هەیە ئەو نمونە حەلکەین ئەوە ثولثەکەش دوای ڕۆینەتە ثولثی باقی ئافرەت یەک مردووە مێردەکەی لە ژیانە ئەم مێردە یەک لەسەر دووی ماڵە بە مامۆستاڵێن بۆ یەک لەسەر دووەڵم بینەری بەڕێزم براکانم خوشکەکانم تۆ یەکەم ڕۆژ علمی میراث بخوێنە دەیان کتێبت لە علمی میراث نووسی بێتۆ ژن و پیاو لەوە زیاتر نییە ژنێک بمرێ مناڵی نەبوو ئەم ئافرەتە مێردەکەی نیوەی ماڵەکەی بات یان مناڵی هەیە یان مناڵی یا هەیە مەخوالت ڕازی بێ یا مناڵیان یان نییە مناڵیان نەبوو مێردەکەی نیوەی ماڵە مناڵی هەبوو چوارێ اینجا لێرە برایەکی دایکی و خوشکێکی دایکی ئەم کەسەی کە مردووە دوانن کە دوان بوون یان زیاتر یەک لەسەر سێی ماڵە بن جوان اینجا ئەو یەک لەسەر سێش بسەویە اینجا دوایەوە مامیان هەیە مامێکی شەقیق لە دایک و باوک و برای باوکیانە ئەم نمونەمان لە 6 حەل کرد مێردەکە سێی برد برای دایکیەکە و خوشکە دایکیەکە یەک لەسەر سێی ماڵیان برد بۆ دوکان کە دوو ئەکا باقیەکە یەک بوو بۆ کێ بوو بۆ هین بوو ئەمە لێرە ئەگەر کاتمان بێ بۆ پرسیار یان ڕۆین لەسەر عومەریەکە وەڵام مامۆستا باسی ئەوەمان کرد لە ثولوثە بەڵێ مان ثولوث سێ کەس ئەیبات بەڵێ وانە باسی دایکمان کرد باسی برای دایکیشمان کرد وانە خوشکی دایکیشە سێ من وانە وایە باسی برای دایکی و خوشکی دایکی بە هەردوو لایەکە کۆ ئەبنەوە ئەگەر دوو خوشکی دایکی بن دوو برای دایکی بن دوو خوشکی دایک و باوکی پێکۆ بن میراثەکەشیان نییە خوای ڕەب العالەمین وای دانیە لەوێ ناڵێ برا دوو جاری خوشک بەرێ وڵا بچینە سەر پەیوەندی و بەڕێزانەی پەیوەندیان کردووە دوای ئینشاءڵڵا گەر کاتە و دێنەوە خزمەت جەنابەت باقی ئەدێنەوە خزمەت جەنابەت ئینشاءڵڵا گەر کاتمان تاراخان پەیوەندی یەکەمی کرد و پرسیاری کرد باسی ئەوەی کرد کە پیاوێک بمرێ منداڵی نەبێت پیاوێک بمرێ منداڵی نەبێت لە دوای خۆی ئەم پیاوەی کە مردووە خوشکی دایک و باوکی هەبێت خوشکی دایک و باوکی هەبێت دیارە خێزانی ماوە پیاوەکە خوشکی دایک و باوکی هەیە و دوو خوشکی باوکی هەیە لەگەڵ سێ برای باوکی خوارت ڕازی بێ پرسیارەکەی بوو ئایا ئەم خوشکی باوکیە کە ئەرزمان کرد ئەم برا و خوشکی باوکی میرات ئەبەن
تێگەشت مۆسەگە. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. ئەم خوشکە خی گەورە پاداشتا خوشکە تارا پرسیاری کرد ئەم پیاوەی مردووە کە ژنەکەی لە ژیانە ژنەکەی لە ژیانە ئەولادی نەبوو کەوا بوو ئەولاد نەبوو یەک لەسەر چواری ماڵ دوای وەسیەت کەەوە کۆمە جارەڵێم وەسیەت یەک لەسەر سێیە نابێ بۆ وارثیش بێت نابێت بۆ حرامیش بێت دوای ئەوەی قەرزی ئەدرێتەوە دێی ماڵەکە بەم شێوە تەوزیع ئەکرێکێ بە 32 بەشۆ 32 بەشۆ 8 لەو 32 بۆ ژنەکەیت یەک لەسەر چواری ماڵ نیوەی بۆ خوشکە دایک و باوکەکەیەتی نیوە لەبەر یە خوشکە نیوەی ماڵ ئەبا کە لە کاتی نسفە باسمان کرد کە 16 ئەکا لە 32کە ماڵی مڵکی ئەو پیاوە ئەکرێ بە 32 بەشۆ سەهم 16 ئەدرێ بە خوشکە دایک و باوکێکە 6 ئەدرێ بە 3 براکە هەرێکی دوی ئەدرێ بە دوو خوشکەکە یەک للذەکەری مثل حظ الأنثيين ڕوون بوو مامۆستاگیان ئیتر پرسیارەکەی ئەو کامیانەتی ئەیبات خوشکەکە باسی ئەوەی کرد ئایا ئەو خوشکە باوکیانە بەڵێ میرات ئەبەن لەو ئەو کاتە عەسەبەیە ئەڵێم لەبەرەوەی برای لەگەڵا للذەکەری مثل حظ الأنثيين یەک لەسەر چواری بۆ ژنەکەیەتی یەک لەسەر دوی بۆ خوشکە دایک و باوکەکەیەتی ئەوەی ئەمێنێتوە لە پاش ئەوە هەر کوڕێک برایەکی باوکی دووجاری خوشکێکی باوکی ئەبات ڕوون گەشت بەڵێ مامۆستاگیان دەست خۆش بێ عەرەبی خوشکەپەری پرسیارەکەی ئەوە بوو کورتەی پرسیارەکان کە میراتیان بەش کردووە خاڵەکانی میراتیان بەش کردووە لە ناو بەشکردنی میرات دەکەدا تەنها بەشی یەک ئافرەتیان داوە ئەویش لەبەرەوەی کوڕێکی ڕۆژتەوە بۆ دەرەوە بەڵێ ئەگەر جەنابەت ئامۆژگاریت بسم الله الرحمن والله خوای پەروەردگار عز وجل خوي كأفرمية فريضة من الله إن الله كان عليما حكيما وصية من الله أما فرضك أندازيك أخوا داينياوا وصيتك أخوا كرديتي كبراي مردو براي دايكو باوكي كخشكي دايكو باوكي شيء خواي قورا داينياوا أو برانا دوجاري أو خشكبنا للتركة إيتر أو تركة سيارية عرزة ملكة آلتونة بارية خواردنی ئەمە لە خواردنی دزیەکی دەرەوە خەتەرترە خوازاباتە مۆسەگیان ئیکتەفیت کاکێ من پرسیاری ئەوەی کرد کە پیاوێک سێ خێزانی هەبێت یەکێکیانی تەلاق داوە ئەم پیاوە جا بۆ تۆ لە خێزانێکیان ئەم خێزانی کە تەلاقی داوە کچێکی هەیە دوای ئەم پیاوە دیارە وەفاتی کردووە مردووە هەر چۆنێک بێ تەقاوتی هەیە ئایا لە مەعاشی تەقاوتی ئەو کچە حەقی هەیە پێش هەمووشت ئەم کچی ئەو پیاوەیە کە ئەمرێ وەکو باخی کچەکانی کەی کورد و جاری کچە بە ئەمیش کچێکی ڕاستەوە خۆیەتی لە میراتەکەی ئەمما لە مەعاش و لە تەقاعودەمانە نظامی وڵاتێ بۆ وڵاتێ ئەگۆڕێ چۆن لەسەر لە کوردستانی خۆمان تەقاعودی خۆی دیارریەکە من لەگەڵەوە بە ڕێزانەگەڵ هەندی حاکمە قساکەم ئەڵێ بۆ نمونە کابرای وایە لە تەقاعودەکەی کاتی هەر مناڵێکی بچووک بووە گەشتۆتە حەدی باڵغ ئەیبڕن میراث بێ خۆ ناتوانێت بیبڕێت کەوا بوو نیزامەکە ئەو وڵاتە چۆن دابەشی ئەکات تۆ پابەندی بەوە بۆ چونکە ئەوەی کە لە پاش مەرگ ئەدرێ بە ئەو کەسەی کە وەفاتی کردووە شەهیدانە بێت مەعاش بێ یارمەتی بێ هەدیە بێ ئەو کەسەی کە ئەیدا ئەو ئەزانێت چۆن تەوزیع کەواتە ئەگەر میرات بێ ئەوە بەشی ئەبات ئەگەر تەقاوەتی دوای مردن بێ ئەوە ئەمێنێتەوە سەر نظامەکە بۆ ئێستا من نمونەی زیندوم لایە خەڵکەکە پێوتم کە کاتێک کوڕەکەی گەشتووەتە حەدی باڵغ بوون یا تەعین بۆ یا کچەکەی کە شووی کردووە ئیتر لە تەقاعودەکە نەیانداوە جەزاک الله خێرن کاکی دوان دوو پرسیاری کرد مامۆستای بەڕێز پرسیاری یەکەمی دەربارەی زەوی زراعی بوو کە بەرنامێکی تایبەتمانە بێ ئینشاءالله لەسەر زەوی زراعی جۆرەکانی ئەو پرسیاری کرد کە ئایا زەوی زراعی چۆن بەشەکرێت چۆن بەش ناکرێت و پرسیاری دووەمیشی ئەوە بوو کە باسی ئەوەی کە قورئان نەخوێنم باسی سەیارە و ئەرز و ئەوانە ناکات دەر باسی تەریکە ئاکات مامۆستاگیان خۆی گەورە پاداشدات ئێمە مامۆستاگیان ئەم ئەڕضی زراعیە ئینشەڵا بە درێژی باسیەکەین ئێمە کە تەماشاکەین لە عەهدی ئیمامی عومەرەوە کە خەراجی لێوەرگراوە خەراجی یعنی ئوجرەی ئەمڕۆ ئەمەم بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەمە ماڵی دەوڵەتە بۆیە پێ ئەوترێ ئەمیری ماڵی دەوڵەتیش ئینسان کە بمرێ شتێ مڵکی ئەم نەبێ نابێ وەکو میرات تەوزیع بکرێت
هەندێ لە دەوڵەت بەتایبەتی لە کۆتایی ئەڵێن لە هەندێک لە علم ئەڵێن لە ئەهدی سلێمان قانونی خلافەتی عوثمانی چیان کردووە لەو کاتە ئەم ئەڕدی زراعیە خۆیان هاتوون یاسایان بۆ دانیاوە دایک و باوک یەک لەسەر 6 برن کوڕ و کچ بە یەکسانی بیبن بۆ لەبەر ئەوەی لە بینی خۆیانە کێشەیان بۆ دروست نەبێت عەرزی زراعی ئەو نظامی ئەو دەوڵەتە چۆن ئەیدا هی ئەوە دواتر جاری وای لە هەندێک وڵات کوڕەکە حەد نەڕۆشتە دەور زراعە کچی ماڵەکە زراعەتی کردووە هەمووی بۆ کچەکەی کوڕەکان لێ بێبەش کردووە چونکە ئەم عەرزەی داوەتە ئەم بنە ماڵە لەبەرەوەی خۆیان استیفادە بکەن عەرزەکەش بژوێنەوە خەڵکێک استیفادە بکات کە کاتێک کوڕەکە طالبی علم بووە لە شارە بۆ زراعەتی نەکردووە عەرزەکەی کچەکەیە ئەوە لەبەر ئەوە خەڵکی غەریبی لێ نەیە وا نەزانێ وڵێ وڵا ئافرەت لە عەرزی زراعی بێبەش نەکرێ نە ئافرەت لە عەرزی زراعی بێبەش نەکراوە جاری وای هەر بۆ ئافرەتەکە بۆ زراعەتی کردووە بۆ کوڕەکە نەبووە جا چۆن تەوزیعیەکەن ئەوان وە ئەنج ئایا باشە با پرسیاری دووەم باسی سەیارە و ئەمانە ئێمە تەریکە بریتیە لە چی تەریکە بریتیە لە مڵکی مردوو کە ئەمێنێتەوە ئاڵتونە سەیارەیە ئەگەر هەیبوو تەیارەیە عەرزە دوکانە هەر شتێک پێ ئەوتێ تەریکە کە ماڵی ئەو مردوویە کە بەجێ ئەمێنێت دیارە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات سپاس دەکەین مامۆستای بەڕێز چەندێ بابەتێکە تەواو نەبوو ئینشاڵڵا لە بەرنامەی داهاتووە بە ئیزنی خوای پەروەردگار لە خزمەت تابین بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە لەم بەرنامەدا جەنابی مامۆستا دلێرگەرمیانی خوای پەروەردگار پاداشتی باتەوە دوو بابەتی زۆر گرنگی باس کرد لە میراتدا ئەویش بابەتی ثولوثان بوو کە فەرمووی 2/3 لە میراتدا تەنها 4 کەس ئەیبات و باسی ثلوثی کرد کە ئەویش 3 تاقم ئەیبەن لە میرات و مامۆستا زۆر بەڕوونی ئاماژەی پێکرد و تیشکێکی خستە سەر ثلوثی باقی کە تەواومان نەکرد لە بەرنامەی داهاتوە بە ئیزنی خوای پەروەردگارم بابەتە تەواو بکەین لێرەوە سوپاس و دەستخۆشی و پێزانینمان بۆ بەڕێستان هەیە کە تا ئێستا دانیشتون بەدیار بەرنامەکەمانەوە گوێبیستی بەرنامەکەمانە بن و سوپاس و دەستخۆشی و پێزانینمان بۆ برا بەڕێزانی کە لە پشت کامێرەوە لە کۆنتڕۆڵی پەیامکارەکەن خوای پەروەردگار پاداشتی هەموو لایکیان باتەوە ئێوەش لە دوعای خێر بێبەشیان مەکەن ئەوانە جوندیەکی مەجهولن کە کارەکەن ئەگەر ئەوان نەبن ئەم بەرنامانە بەم شێوازە ناچێ بەڕێوە لە کۆتاییدا دووبارە بە خێراتری مامۆستای بەڕێزەکەم تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. سبحانك اللهم وبحمدك.